خۆشحاڵتان لێبێت و بەیانیتان باش بۆ هیوای کە بەیانێکی شادتان هەبێت و بەیانێکی تەندروستان هەبێت. ئەم بەیانێش لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ ئێوەین بە کۆمەڵەیە بڕگە و بابەت کە بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کراوە. جا لەگەڵم بن بۆی کە بزانین بابەتەکانمان چی پێکات. شێوەکارێکی کورد تابلۆکانی لە مۆزەخانەی مێژووی سوست نمایش دەکات. ئەو مۆزەخانەی زیاتر لە 250 ساڵە دروست کراوە، یەکێکە لە مۆزەخانە ناسراوەکانی هۆڵەندا. خانمێک لە هەڵەبجا دوای تەواوکردنی خوێندن کارگەیەکی ڕیسایکڵین دەکاتەوە و چەندین کەسیش بەهۆی کارگەکەیەوە بوونەتە خاوەنکار. لە هەولێر هۆتێلێکی تایبەت بە سەگ و پشیلەکان دەکرێتەوە. هەموو کەسانی کە بۆ ماوەیەکی کاتی گەشت دەکەن دەتوانن سەگ و پشیلەکانیان ببەن بۆ ئەوێ و لەوێ خزمەت بکرێن. لە یەکێک لە مۆزەخانە کۆن و بەناوبانگەکانی هۆڵەندا هونەرمەندێکی وێنەکێشی کورد پێشەنگایەکی کردوتەوە، جیاواز لە پێشەنگەکانی تری وێنەکێشان. ئەو هونەرمەندە ئامێر و جلوبەرگی کوردی نمایش دەکات. سەرنجڕاکێشی ئەو مۆزەخانە لەوەیە کە ئەوەش بۆتە هۆی جێی سەرنجی هەموو هۆڵەندی و بیانیەکان کە سەردانی پێشەنگاکە ئەکەن و هەست دەکەن لە ژینگەیەکی ڕۆژهەڵاتی دەژی. ڕنگ و ڕوخساری خەڵک و دیمەنی گوندەکانی کوردستان، کارەساتی ئێزدیەکان، خۆشەویستی و ژینگە، هەوێنی کێشانی تابلۆکانی سێهەمین پێشانگای تایبەتی شیروان ئیسماعیلن لە مۆزەخانەی سوست کە زیاتر لە 250 ساڵە دروست کراوە و یەکێکە لە مۆزەخانە ناسراوەکانی هۆڵەندا. تابلۆکان زیاتر فلکلۆرین لە ڕنگ و بڵێن گوندەکانی خۆمانەوە هەڵقوڵاو لە کوردستان. ئەوەی تر سێ تابلۆم بە تایبەت بۆ کارەساتی شنگال و ئێزیدخان دارخان کرد بوو. ئەوەی تریش زیاتر باس لە خۆشەویستی و بڵێن ژیان و بیئە یان بڵێن ژینگە. نمایشی چەندین ئامێر و کەلوپەلی کوردی بەشێکی تری پێشانگاکەی شیروان ئیسماعیل بوون. ئەوانەی سەردانی پێشانگاکە دەکەن هەست دەکەن هاتوونەتە ناو کولتور و ژیانێکی جیاواز لە ژیانی ڕۆژئاوایی. ئەم ئامێرانە لە ساتەخۆش و ناخۆشەکان هاوڕێ و هاوڕێبازی ملەتی ئێمە بوون. زۆر جار بە مانەوەی زمانی کورد بە سایە ئەو ئامێرانەوە بووە، بە دەنگبێژی بووە، بە گوتنەوەی لاوک و حەیران بووە. تابلۆکان بەگشتی ژێڕانەوەی ژیانی کوردەوارین و جوانی کوردستان بۆ کەسانێک دەجێڕنەوە کە شارەزای کولتور و ژیانی نین. Wij vinden het heel leuk dat Sherwan hier zijn werken laten zien. لامان سەرنجڕاکێشە کە شێروان کارەکانمان لەم پێشانگەیەتە پیشان دەدات و هەروەها شانازی بەبوونی پێشانگەیەکی وا دەکەین لە شارۆچکەکەماندا. هەر ئەوە نییە کە توانای خۆی لە تابلۆکاندا نیشان دەدات، لەگەڵیدا کولتور و خەڵک و جوانی وڵاتەکەی پیشان دەدات و گرنگێکی لەوەیدایە کە بە شێوەیەکی زۆر جوان نمایشی کوردن و پیشانی کەسانێکی دەدات کە نایزانن کولتور و ژیانی وڵاتەکەی چۆنە. ئەمەش شێوازێکی زۆر جوانە کە وڵاتەکەی کوردستان و توانای خۆشی دەناسێنێت. شیروان ئیسماعیل ساڵی 1975 لە شاری هەولێر لە باشووری کوردستان لەدایک بووە. ساڵی 1998 پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێری تەواو کردووە و ساڵی 2008 هاتۆتە هۆڵەندا و نیشتەجێ بووە. لەو کاتەوە لە کاری هونەری بەردەوامە و بە یەک شێواز و قوتابخانەوە خۆی نەبەستۆتەوە. سامان سابونچی، کوردستان 24، سووس، هۆڵەندا. لە مۆزەخانەیەکی هۆڵەنداوە کە تابلۆی تێدا نمایش کرابوو دەتان بەمە ئەم نەسوورەکەی سلێمانی بە هەمان شێوە باسی پێشەنگایەکی هونەریتان بۆ بکەم.
لە سلێمانی پێشەنگایەکی هوەری بە بۆنەی دامەزراندنی گروپی شێوەکاری بە ناوی گروپی شێوەکارانی بەخشندا کە لە ژێر ناوی هوەری ئێمە بەڕێوە چووە هونەرمەندانی شێوەکار کە بەرهەمی هوەری جیاواز تایدا بەشداریان کردووە دەڵێن پێشەنگای لەم شێوەیە وا دەکات کە هونەرمەندان بتوان لە ڕێی بەرهەمەکانیانەوە پەیامە هوەرەکانیان بگەینە ئامادەبووان وەک دەزانین هەموو تابلۆیەکی هوەری پەیامێکی تایە ئەوانش بەم شێوەیە پامەکی خۆیان دەگەین. شاکاری هوەری جیاواز نمایش کراون کە هەر یەکە و گوزارشت لە هەستی شێوەکارێک دەکات. مامۆستای هوەرە بەردەوام حەز بەوە دەکات لە یەک تابلۆدا چەندین پەیام بگەێنێت جیا لەوەش دەیەوێ کاری جیاواز بکات بۆ ئەوەی شاکارەکانی لەوانی دیکە نەچن. ئەم ئیشەم کە وێنەی چرایەکە تعبیری زۆر هەیە بەڵام یەکێ لە واتاکانی ئەوەیە کە لە پشت هەر تاریکی و ڕووناکیەکەیە لە پشت هەر ناخۆشیەکەوە خۆشیەکەیە کۆمەڵی ڕەنگم داناوە باس لە کێشە مەعاناتە جیاجەکانی کۆمەلگاکە کە لە ناو ئەو هەموو کێشێشە لە دیوی پشتەوە خۆشیەکەیە. تابلۆکان بە هزری ورد و بە ئەندێشەی جیاواز کێشراون بۆیە تێڕامان و وردبوونەوە لێیان هەستێکی جیاواز بە ئامادەبووان دەبەخشێت بۆیە هەندێکیان درک بە هەستی ئەو هونەرمەندانە دەکەن کە بەشداری پێشانگاکەیان کردووە. ڕووناکی دڵ و دەروون ڕووناکی ڕوح بەمانە معنەویەکەی دیسانەوە کاریگەری و شوێنەوار لەسەر خودی مرۆڤەکە خۆی وە لەسەر دەوروبەریشی دیسانەوە پەخشان دەکاتەوە و دەبینێەوە ئەم وەکۆڵە پێشەنگایانە زۆر زۆر گرنگن بۆ ئەوەی کە گرنگیماندا بێ بە تاقە و توانای و بەهرەی ئەوانەی کە بەهرەوەرن لە بوارێ لە بوارەکاندا. لە کۆی 85 تابلۆی شێوەکاری لە نێو پێشانگاکەدا 6 تابلۆ دەستنیشان کراون بۆ ئەوەی نمایش بکرێن کە 30 شێوەکار و بەهرەمەند بەشداریان تێدا کردووە و ماوەی 2 ڕۆژیش لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەردەوام دەبێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. جیا لە بابەتە هوەریەکان سەردانی هەڵەبجاکەین بۆ بابەتێکی دیکە بەڵام ئەمەیان لە ڕووی ئەوەی کە ژینگە پارێزی تا چەند گرنگی بە ژینگە بدرێت و نەهێڵێت کە لە چواردەروبەری هەڵەبجە خۆڵ و خاشاک هەبێ ئەوە خانمەیەک لە هەڵەبجە لە پاش تەواوکردنی خوێندن کارگەیەکی ریسایکلین دەکاتەوە چەندین کەسیش بەهۆی ئەم کارگەیەوە بوونەوەتە خاوەنکار. شنیار دەڵێت کە ئامانجی سەرەکی من لە کردنەوەی ئەم کارگەی پاراستنی ژینگەی شارەکەمە لە پلاستیک و ساڵانێکیشە کە بەشدار ئەبیندا سمینارەکان و هەروەها لە قوتابخانەکانیش سمینار دەڵێتەوە بە خوێندکارەکان تا لە زیانەکانی پلاستیک ئاگادار ببنەوە. ئەو پاشماوانەشی کە کۆ دەکرێنەوە هەر لە قوتابخانەکان دووبارە دەیکەنەوە بە کورسی و مێز و پێشکەشیان دەکەنەوە. ئێمە مانگی 12 ساڵی 2021 دەستمان پێ کردووە و بۆچی هەڵەبجە لەبەرەوەی ئەو کەسانەی کە بیرۆکەی ئەم کارەیان هەبوو دوو کوڕبوون دوو کوڕی ئەوروپی بەهۆی ئەوەی کە بیستویان ئەو کارە ساتە گەورە ژینگەیە بەسەر هەڵەبجە هاتووە وەکو ئەوەی کە بیانەوەی قەرەبوویەکی ژینگەی بۆ هەڵەبجە بکەنەوە ئێرەیان هەڵبژار بۆ دامەزراندنی ئەم سنتەرە ڕیسایکلینە. هەنێک کەس هەیە بە تایبەت هەفتانە تەلەفۆنمان بۆ کە نێماڕۆن بۆ پلاستیکەکانیان و مەکتەبەکان کە پێش ئەوەی دابخرێن زۆر هاوکارمان بوون و کافتریا و چێشتخانەکان پاڵپشتێکی تەواوی ئێمن.
ئەم کارگەیە بۆتە هۆی دابینکردنی بژێوی ژیان بۆ چەند کەسێک کە لێرە کارەکەن هەلێکی باشە کە شتی لەم شێوەیە هەبێت لە شارەکانە بۆی خەڵک بتوان ئیسفادەی لێ بکەن. بەشی ئەندازیاری کارەبای زانکۆی سلێمانیم تەواو کردووە، بەڵام ئیشەکە ڕاستە هەنێک پەیوەندی هەیە، بەڵام ناتوان بڵێم ساسا و ئیشێ ئەو بەشەی کە تەواوم کردو لەو بوارە ئیشەکەم. من پێم وایە هەموو مرۆڤێک کە توانێت هەر ئیشێک کە بیەوێت کە حەزی لێبێت ئیشی تیا بکات. ئێمە ئامێرێکمان هەیە لە ڕێگەی ئەو ئامێرەوە دوای ئەوەی کە پلاستیکەکە وردەکەین بە قاڵبی لێبەسین بە خواستی خۆمان ئەم شکڵە قاڵبانەمان ئەیاتەوەکو ئەیبینن. باکەمێکیش بینە سەر باس و خواسی وەرزش. لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو بەشداری ئافرەتان ئەبینی لە هۆڵەکانی لەشتوانی زۆر زیادی کردووە، لە هەموو تەمەنیکانیش بەشدارە بن تێدا، بە تایبەتی خانمانی کە ئاوە تەمەنیان تۆزێ گەورەترە بێت و ئەچنە ساڵەوە. دیارە بەشێک لەو ئافرەتانی کە سەردانی ئەو هۆڵانە دەکەن نیازیانە ڕاهێنانی زیاتر بکەن یاخود خۆیان بگەێنە پاڵەوانێتیەکان، بەشێکیشان بۆ ئەوەیە کە بچنە پاڵەوانتە جیهانەکان. ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ دابەزاندنی کێشی لەشە و هەروەها ڕێکی سەردانی سنتەرەکانی ڕاهێنانەکەن. جا کوردستان 24 بۆچوونی چەند کەسێکی وەرگرتووە لەبارەی بەشداری ئافرەتان لە هۆڵەکانی لەشتوانی ئەچینەوە بۆ چونانە ئەبیستین. دێنەوە بۆ ناو ستۆدیۆ دوو میوانم لەگەڵە زیاتر پرسیارەکەین و ئاشنابین بەو ڕاهێنانایی کە ئەکرێت و ئەو تەواوکەرە خۆراکیانەی کە ئەخورێت و ئەو پێکانانەی کە لە ناو وەرزشا ڕوو دەدات. باسی ئەمانە هەمووی ئەکەین بێکەوە جالەکە. هلا الفرق بين التدريب بالنسبة للبنت أو بالنسبة بين النساء والرجال ورزش بۆ ژن و زلامان باشە لێش بۆ ژنان گرنگترە. ورزش بۆ ژنی و زلامان باشە لێش بۆ ژنان گرنگترە. ورزش دهێلە نەخۆشی دووری ژنان بکەوە و تەندروستیە وانژی باش دکە. ژنین دووجانیژی دکارن ورزشێ بکەن لێ جوورەیەن تایبەت بوان هەنە. ورزش دەرونیا ژنانژی باش دکە و سترێسە وانژی کەین دکە. النتيجة بالنسبة للاثنين هو نفس النتيجة. باشا یاری کروسفیت دەکەم ئەو تقریبا بووتا 1 ساڵ کروسفیت دەکەم. پێشتر لە قایکتر بووم 3 ساڵ پێشتر دیسە کروسفیتم کرد، بەس ئێستا زیاتر دەستم پێ کرد بوو ئەو 1 ساڵ. خۆشە بوو لیاقای ینی بوو ژیانت ینی هەموو ڕۆژ وەکو ڕۆتین بێ لە ژیان خۆشە دەبێ ئینسان هوشیار بێ لەو شتانە. زۆر دەبینم ئافرەتان زۆر جوین دەبن دێن قای کروسفیت ئەو شتێک زۆر باشە چونکە کەمە تۆزێک ینی لە وەکە بڵێن لە میدل ئیست ینی ژن کروسفیت بکەین. خب ئەوە شتێکەیە لە زۆغە ئینسانە نەفرێک دەبینی حەزی بۆ بوتولاتە خۆی بۆ بوتولات حاضر دەکات، نەفرێک دەبینی بەس بۆ تەندروستی و گۆڕانکاریە لایف ئستایلی دێت. ئەوە شتێکە ئاسایی ینی بەس بە زۆغە ئینسانە کە چۆن حەزی بێت لە گەمەکان. باش ئەو بۆچوونی خەڵک بوو و بۆچوونی بەتایبەتی ئەوانەی کە ڕاهێنانی وەرزشی دەکەن و ئەوانەی کە وەرزشکارن لە ناو هۆڵەکانی لەشجوانی. جا بۆی کە زیاتر لەسەر بابەتەکە قسە بکەین گفتوگۆ بکەین ئیمان هەواڵ ڕاهێنەری لەشجوانی و ئاکۆ مستەفا ڕاهێنەر و هەروەها چارەسەرکاری فیزیایی یاخود فیزیۆتراپی ئەم بەیانیە لەگەڵ ئێمە ئەبن زیاتر پرسیاریان لێکین ئەوانەی کە حەزە وەرزشن ئەم بەیانی بەدیار ئێمەوە دابنیشن. دوو پسپۆڕی تایبەتمان لەگەڵە هەر یەک لاوان ئەتوانن بە باشتری شێوە وەڵاممان بدەنەوە بۆی کە بزانین ئەم پێکانە وەرزشیانە چین تا چەندە گرنگە وەرزش بکەین. لە کاک ئاکۆ دەست پێکەم. کاک ئاکۆ بۆچی ئەوانەی کە بۆ یەکەم جار دەست بە یاری وەرزشی ئەکەن تووشی ئازاری ماسوولکەکان ئەبن یاخود تووشی پێکان ئەبن؟ خۆی یەکەم جار کە دەست بە وەرزش دەکەی یەکەم ڕۆژ هەموو کەسێک تووشی ئەو حالەتی دەبی ئەو حالەتە پێدرێن دۆمس تەشەنوجێکی خەفیفە جێی مەترسی نییە ئەنی بە ماوەی چەند ڕۆژێک ینی هەندێک کەسەیە کە دەڕۆنە وەرشی تووشی تەشەنوج دەبن واز دێنین بەخۆی وا باشە لەسەری بەردەوام بیلۆی کە چکە چەند ڕۆژەکە بەردەوام دەبی دوایە بەخۆی لا دەکەوی ینی شتەکە جێی مەترسی نییە وەکو پێکان
ئەمە بابرین حسابی بۆ ناکەین شتێکی نۆرمالە زۆر نۆرمالە. باشە خاتو ئیمان بۆچی ئێستا زۆربەی خانمان ئەبینین دێنە هۆڵەکانی لەش جوانیەوە پس نەڵێن چاو لە چاوکەریە لە بەرەوە دێن نا باش لێرەوە من وەکو ڕاهێنەرێک زۆر دڵخۆشم بۆ باردۆخی ئێستا ئافرەتان سەرباری کاری ڕۆژانە و سەرقالی ڕۆژانەیان توانیوتیان کاتێک بدۆزنەوە بۆ وەرزشکردن بێگومان ئەوە گرنجەشی زۆری هەیە چونکە وای لێ هاتۆ ئافرەت زیاتر بێتە ناو بوارەکە دەگەڕێتەوە بۆ چ لەبەرەوەی بەرچاوڕوونی ئافرەت زیاتر بووە و گرنگی وەرزش زیاتر دەزانن چونکە وەرزش گرنجەشی زۆری هەیە لە ژیانی ڕۆژانیان کارەکانیان بۆ ئاسان دەکات ئیمان لە ناو هۆڵەکانە بەجددی گرنگی بە وەرزشەکە ئەیانیان زۆر بە سووکی تەمرینەکان ئەکەن زۆر بە گرنگی بەدەم تەمرینەکان و ناویان بە بەردەوام ئەم تەمریناناکەن یاخود دا ئابڕێن جارجار پارچە پارچەوە چۆنەڵێ پچڕ پچڕ دێنەوە لە هۆڵەکەی خۆمەوە دەبینم بێگومان ئەوەی کە دێتە ژۆرێ یەکسەر ئەو تەمرینە کامەی باشە کامەی زیاتر ئیسفادەیە کامەی زووتر لە شم جوان دەکا لەوە بادەست پێ بکەین نا زۆر بە پێچڕوانەوە بگرا کەمتر قسەکردن و کەمتر چاولێکەری و کەمتر دانیشتنە بگرە تەمرینکردنە لە هۆڵەکەمان زۆر باش ئەگەر وایە کاگاکۆ ئێستا زانیمان کە خانمانی شوکو پیاوان زۆر گرنگی بە لەشڕێکی خۆیانەدەن بەشێکیشان ئەسەن بۆ لەش جوانی ئەچن نەکات تەنانەت لەشڕێکی بۆیکە لە پاڵەوانەتەکانیش بەشدار بن لە ڕووی پێکانەوە یاخود لە ڕووی ئازاری ماسوولکەکانەوە کە دروستە بێت لە ژنان و پیاوان هەردووکی وەکو یەک وایە خۆی ئەگەر بێن باسی پێکانی بکەین پێکان چیە پێکان بریتە لە برینداربوونی شانە چی لەش ینی ئەو شانەیە با بڵێن چ توش پێکان دەبی ئێسک توش پێکان دەبی تووشیشکان دەبی لگەمنتەکان تووشی بەستەرەکان تووشی پێکان دەبن تووشی پچڕان دەبن تێندنەکان تووشی پێکان دەبن پێست تووشی پێکان دەبی ئەو پێکانە لە کاتی لە وەرشک لە بە وەرشەشکە دەگۆڕێ بۆ نمونە لە تۆپی پێ دەگۆڕێ لە بۆ لەش جوانی ئێمە ئەگەر باسی لەش جوانی بکەین ئێمە باسی لەش جوانی بڵێ چۆن خۆمان پارێزین لە پێکان حەزم لێ ئەو مۆزوعی باسکەم بخۆی وەرزش چۆن دەست پێ بکەین یەکەم زار خۆمان گەرم دەکەین وەرم ئاپەچی دەکەین لۆی کە لێدانی دڵمان بگەینە ئاستی وەرزش باشە پاشوی سترێکی دەکەین سترێک زۆر گرنگە لە بۆ یاریزان چونکە دەمان پارێزی لە پێکان پاشان ئەو وەرشەیەکە لە بۆ دانرایە ڕاهێنەرەکە لە بۆی نووسی دەست پێ دەکەی پاشان کۆڵداونی دەکەی خۆساردکردنەوە ینی لە هۆڵەکانی لەش جوانی ئەو بەشە زۆر پشتگوێ خراوە بەڕاستی پاشان خۆت دەگۆڕی دەڕۆی لەو لێرە چۆن وا بکەین تووشی پێکان نەبین ئەگەر ئەو بەو ستێپانە دابڕۆین باشە کاتە چی هۆکاری پێکانەکە چی بکەین کە توش نەبین بەڵێ کۆمەڵک هۆکار هەیە کە لە ناو هۆڵ لەش جوانی توش پێکان دەبین یەک لە هۆکارەکان ئۆڤەریوسە ینی زیاد بەکارهێنان ینی بەبێ بەرنامە زۆر ئەوکەی دووبارە دەکاتەوە دووەم نەبوونی تەرکیز کاتێک کە یاریزانەکە بابرێن قورسایەکی بەدەستا یان حرەکەی دەکا تەرکیزی نییە تەرکیزی لەسەر وەرشەکەی خۆی نییە لەو حالەتەی توش پێکان دەبی یان زۆر جار حرەکەی هەڵا جوڵەی هەڵا توش پێکارمان دەکات ئەو شتانە هۆکارن زۆر لە بۆ ڕۆژانەش لە ناو هۆڵەکان دووبارە دەبنەوە کە توش پێکارمان بکەن باشە دێمە سەر دواتر دێمە سەر باسی تەواوکەرە خۆراکیەکان بەس بە ئیمان پێمان بڵێت ئەو خانمانەی کە بەشدار ئەبن لە هۆڵەکانی لەش جوانی لە ڕووی تەمەنەوە ئێستا بەشێکیان هەیە پزیشک ئەوەیان بۆ ڕێنوێنی ئەکات یاخود ڕاوێژی پزیشک وایەکە بچن بۆ هۆڵەکانی لەش جوانی ئەو خانمانەی کە دێن تا چەندە ئەتوانن لەگەڵ بارودۆخەکەی کە لەناو هۆڵی وەرزشیایە خۆیان بگونجێنن چۆن ئەتوانن ئێوە ڕێنوێنیە بکەن چکات ماوەیەکی زۆرە تقریبان 40 ساڵەتی 45 ساڵی 50 ساڵەتی اینجا دێتە هۆڵێکی لەش جوانی ئایا سوود وەرەگرێت لەوە لێرەوە دڵخۆشەشی زیاتر هەیە لە بابەتەکە لەبەر ئەوەی هیچ تەمەنێکی دیاریکراو نییە بە هەموو تەمەنە سەردانی هۆڵەکان دەکەن پیر گەنج منداڵ کە لەو تەمەنەش سەردان دەکات بێگومان ئیسفادە دەکات بێگومان سوودی پێدەگەێنی لەوە لەبەرەوەی هۆکاری جیاوازیان هەیە لۆ بەشداریکردن ئەوەی کە دەی لۆ چارەسەر ئەو ڕێنوایی کە پزیشک دایتێ هەر لەسەر ئەو بەرنمەیە دەڕوە بێگومان لەژێر سەرپەرشتی ئێمەوە ئەمەش یارمەتی دەدەین و ئەو چارەسەرانەی دەدەینێت کە پزیشک دایتێتی باشە ئەی ئەو منداڵانی کە ئێستا بزانانی کە خانمانی کە ئەچنێتەمە لەبەر زۆربەی زۆریان لەبەر کێش زۆریە یاخود ئارترۆزیان هەیە یاخود شتێکی دیکانەیە بۆی کە بەێواشی چۆنە لە وردە چالاکیەکانی خۆیان دەست پێ بکەنەوە هەدێن بەڵام هەندێک منداڵیش دێتە هۆڵەکانی لەش جوانی وازای کێشەی منداڵەکان چیە کە سەردانی هۆڵەکانی لەش جوانیەکەن بۆ زۆربەی زۆری قەڵەویە
گەشتیان زۆرە بەڵێ لەبەرەوەی لە ئێستادا تەکنەلۆژیا دەستی بەسەرداگرتیە تەکنەلۆژیا و خواردن هەر کاتێک کە منداڵەکە لە دیار ئایپادیانە دیار مۆبایلە تەمشا دەکە و ئاگەی لە خواردنەکەی نییە ئەوە دەکات زیاتر خواردن بخوا و ببێتەوە کاری قەڵەوی و جوڵەشیان نییە منداڵەکان زووتر سوود وەرە ئەگرن یاخود خێراتر ئەگەنە ئەنجام یاخود کەسانی دیکە منداڵەکان و تەمەەن مەسەرەن تەمەنێکی دیاری کراو نیە برێ ئەوە زیاتر سوود دەبینێنەوە هەمووی دەگەڕێتەوە سەر بەرنامەی خۆراکی و وەرزشکردن بەس منداڵ زیاتر سوود دەبینی باش کاک ئاکۆ ئێستا لە پێکانی لە میتاپۆلیسمی لەشتی کەسێک بۆ کەسێکی تر فەرقەکات بۆ نمونە کەسێکی تەمەنی هەبێت لەگەڵ کەسێکی دیکە کە تەمەنی کەمترە لە ڕووی پێکان و لە ڕووی ئازاری ماسوولکەکانی زۆر فەرق دەکات لۆ چونکە فسیۆلۆژی دسمی کەسێکی کە گەنجە زۆر فەرقیە لە کەسێکی بەتەمەن چونکە زوو چاک دەبیتەوە ینی ڕەتفعلی دسمی زۆر سەریعترە ینی زووتر تووشە بێ و زووتریش چاگە بێ زووتر توش دەبێت چونکە وەرشی کەسێکی گەنج بابرین چڕیەکەی زۆر زۆرە باشە بەس وەرشی کەسێکی بەتەمان لەوانەیە ئێرۆبیک ئەکسەرسایز بی ینی وەرشە هەواییەکان بی یان کاردیۆ بی پایسکلە ئەنی ئەمە ناتانین بابرین کەسێکی بەتەمەن وەرشی زۆر بە قوتی بدەینێت چڕی زۆر بی بەس گەنجەکە دەتوانین وەرشی زۆر بە قوتی بدەینێت لەو حالەتەی ئیسابەی پێکانی گەنجەکەی بە قوترە لە ئیسابەی لە پێکانی کەسە بەتەمەنەکەی وە گەنجەکە زووتر چادەبیتەوە لە بەتەمەنەکەی باشە ئەو خاڵانێکە بە ڕەچاو بکرێن بۆی کە زووتر چاک بێتەوە چییە خواراکە یاخود دیسانەوە ڕاهێنانی دیکەیە کە پێیان ئەدەن چۆنە زۆر گرنگە بەڕاستی یاریزان بتانی چۆن مامەڵە لەگەر پێکانی بکە کاتێک کە تووشی پێکان دەبی ڕاستەوخۆ پێویستە هۆڵەکەی ینی بەجیبێلی ئەوە خاڵی یەکەمە زۆر کەس هەیە هەست بە ئازارێکی دەکا یاڵی دەڕوا شتێکی وانە دوای شتەکەی لێ گەورە دەبی پێکانەکەی لێ گەورە دەبی لەوانەیە شتەکە زۆر بە ڕێسەچ کەم چابیتەوە کاتێک کە ڕێستی وەردەگری ئەگەر دنیا بوو بابرێن شکام بوو یان شتە چوا بوو زۆر گرنگە کەسەکە جوڵەی نەکە لۆی کە پێکانەکەی لێ گەورەتر نەبی وە ڕێز زۆر میهمە خاستەنەکە پێکانەکە ماسوولکە بوو ڕێز زۆر میمە خواردن زۆر میهمە زۆر گرنگە پرس بە دکتۆر بکرێ ینی خۆی بە دکتۆر پیشاندەلەوەی کە ڕێنمایی ئەو ڕێنمانە بداتە ئەو کەسەی کە لە بۆ پێکانەکەی باشە زۆر باش دێمەوە سەر ئەوەی کە بزانین چ خواردنێ بخوات بەڵام ئیمان ئەو کۆرسانەی کە بۆ خانماندا ئەنرێت لە سەرتاوە چۆن دەست پێ ئەەکەن لەگەڵیانە دەڕۆژی یەکەم هەڵیەوە دەیت ئیختیباری بکەی بزانی ئەمە چ ڕاهێنانێکی بۆ باشە یاخودنە یەکسەر کە دێنەلاتان داخلی کۆرسیانەکەن نا لەبەر ئەوەی هەر کەس کە لە بیدایەتەوە دەست پێ دەکا هیوامان هەیە یاریزانی وەمان هەیە قەت لە ژیانی وەرزشی نەکردو ناکرێت یەکسەر بە خێرایی داخلی کۆرس بکەیت نا چەند ڕۆژێکی بیدایەت هەم ئیحمایە لۆ جسمی و هەمیش فێرکردنی تەمرینەکانە لەبەرەوەی کاتێک کە دەست پێ دەکات دەبی بە تەرکیزێکی باش و لێزانینێکی باش لە تەمرینەکەی دەست پێ بکات لەوەی دووربی لە پێکان باشە ئێستا لە هەڵە لە جوانیەکانە جگە لە ڕاهێنانی لە جوانی زوم باشەکرێت تا چەندە سوودی هەیە ئەوەی کە دێتە ناو کۆرسی وەرزشیەوە دەبێ و پێویستە بێتە ناو کۆرسەکانی زوم باش بەڵێ لێرەوە زومبا وەکو حەز و ئارەزوەک دەیبینم پاشان دەیگەڕێنەوە سەر وەرزشکردن بێگومان هەر بەشێکە لە وەرزشکردن چونکە کاتێک تەمرینە هەواییەکان دەکەی لە دانی دڵ زیاد دەبێتەوە ئەوەی تەوری بسووتێ کەواتە ئەویش سوودی هەیە لە وەرزشکردن و ئەو کەسێک کە دێتە هۆڵەکانی وەرزش حەز و ئارەزوە جاروێ دێتە بەشدار دەبێت لە کلاسەکە و جاروێ بەشدار نابێت لە کلاسەکە ینی مەجبوری نییە کە ئیلا بێت بەشداروی لە باش دەڵێن زومبا ماسوولکەش لەکاتەوە تا چەندەوە دروستە نا دروست نییە هیچ کاتێک ڕاست نییە بگرە زۆر جوان ماسوولکەی دەردێنی لەبەر ئەوەی تەورید لەشت ناهێڵی باش کاگاکۆ بابینە سەر خواردنەکان و تەواوکەرە خۆراکیەکان لە کاتی پێکان ئەو یاخود ئازاری ماسوولکەکان کە دروستە بێت دوای ڕاهێنانێکی زۆر سەخت ئێمە پێویستمانەوەی کە ئاوێکی زۆر بخۆی خواردنێکی باش بخۆی لەگەڵەوەشە زۆربەی خەڵک خۆی ئەپارێزێت لە بەکارهێنانی تەواوکەرە خۆراکیەکان تاواکەرە خۆراکیەکان تا چەند دەگرانگن ئایا مەترسیان هەیە؟ ئەگەر باسی تاواکەرە خۆراکەکان بکەین تاواکەرە خۆراکەکان یەکەم زات لۆ دروست کرایە لۆ پێویستە یاریزان بیخوا ینی
کاتێک کە تو بابرین کاتێک کەسێک دەستا هەوڵ لەرزوانی ئامانجە چی هەیە؟ ئایا ئامانجەکەی خۆلاوەزکردنە؟ ئایا ئامانجەکە خۆ قەڵەوکردنە؟ ئایا پێکانە چی هەیە؟ ئایا دەوێت بەشداری پاڵەوانەتی بکە؟ لەو حالەتەی ئەو ڕاهێنەری کە وەکو ئیماخانی ئەوانە لە بۆی دیاری دەکەن کۆرسەکەی کەسەکە ئامانجەکەی خۆی بە ڕاهێنەرەکەی گوت ئەو کاتە ئەتوو وەزنی خۆت ڕۆژانە ڕێژەیەک پرۆتین پێویستە ئەو ڕێژەیە لەوانەیە لە خواردنی خۆت بەدەستینێنی کاتت نییە بێمەجای لەو کاتەی لێژ پێدرین تاواکەری خۆراکی چونکە ژەمەکرد لە بۆ تەواو دەکات تۆ پێویست بە 200 گرام پرۆتینە لەوانەیە بتانی 150 گرام پرۆتینی لە خواردنەکانی خۆت وەگری ڕۆژانە سێ جەمە چار جەمە 50 گرامەکەی دی ئەتو کاتت نییە بێمەجای لەو حالەتەی و لە تاواکەرە خۆراکیەکان وەردەگری تاواکەرە خۆراکیەکان بەڕاستی هیچ زیانێکی نییە بەڵام پێویستە کەسی پسپۆر لە بۆ دیاری بکە ئەنی کەسەکە ڕاهێنەرێکی پیشەگەربی یان دکتۆربی لە خۆتەوە نەیخۆی باشترە وام پێ باشترە زۆر چاکە جا دواتر دێمە سەر وزە بەخشەکانی ئەو خواردنوانی کە وزە بەخشن ئیمان خان ئێمەی خانمان ئەزانین کە لە ئێمەیە سوڕی مانگانە هەیە ئەوانەی کە بەشدارە بن لە هۆڵەکانی لەش جوانی بۆ ماوەی هەفتەیەک ڕەنگە زیاتر یاخود کەمتر سەردانی هۆڵەکان ناکەن ئەوە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەو سیستەمەی کە لی هاتووە ئایا ئەتوانێت لە کاتێکە باڵێن ناو سوڕی مانگانەیە تا چەنەم ڕۆژ ناتوانێت بێتە هۆڵەکان و ڕاهێنان بکات دووبارە لە هۆڵەکەی خۆم و تەماشا دەکەم و سیستەمی خۆم کافرەتێک لە سوڕی مانگانەیە بگرە وەرزش زۆر ئیسفادەی زیاتر و سوودی زیاترە و حەسەب کاتە بۆ چنە هەڵەیە کە سووری مانگانە هەبوو بۆستا هەتاوە هیچ ڕێگریەک نییە لە بەردەمەوەی کە وەرزش نەکە بگرە بەعکسەوە بە پێچوانەوە زۆر سوودیشی هەیە لەبەر ئەوەی لەو کاتەدا ئەگەرە تو وەرزش بکەی ئیسفادەی زیاترە ئازارت کەمترە و کەس لۆ کەسیش دەگۆڕێ کەسی وامان هەیە دوو ڕۆژی بیدایەت زۆر بە زەحمەت دەتوانی هەستی لە شوێنی خۆی ئەلو ئەوەیان نا بەڵام لۆ کەسێک کە ئازاری نەبی بگرە وەرزش زۆر زۆر سوودی هەیە بە پێچەوانەوە من لێرە ڕێنمایی دەکەم هەرکەس لە سووری مانگانەبی بێتەوە هۆڵەکانی وەرزشکردن نەکدا ببڕێ زۆر باشە وزە بەخشەکان تا چەندە گرنگە ئێمە ئەو وزە بەخشانە بخۆین کە دەستکردن لە کاتێکا ئێمە وزە بەخشی دیکەمان هەیە بۆ نمونە قاوە و خواردنەوەکانی دیکە هەن ڕووبکەینە کامیان باشترە و وزە بەخشەکانی دیکە تا چەندە زیانمان پێگەێنە وزە بەخشەکان بەخۆی کافاینە مەسەلەکە وزە بەخشەکان لە چ کاتێک بەکاردێ کاتێک تۆ لە کاری پاش تەواوبوونی کارەکەت ینی لە ڕووی وزەوە تۆزە بێتاقەتی باشە وزە بەخشانکەم بەس وەکو ئەوە وایە کە تو هەندێک ئەکتیڤیتی دەداتەوە لە کاتی کە کاتێک وەرش دەکەی وەرشەکەی خۆت بەو شێوەیە بکەی کە ئەتو دەتەوێت باشە بەڵام وزە بەخشەکان بە گوێرەی تەمان وەک دێمەوە سەر ئەو خاڵەیەکە پێویستە کەسی پسپۆر لە بۆ دیاری بکە ڕاستی وزە بەخشەکان ناکرێت لە خۆتەوە بیخۆی ئێستا هەندێک کەسێ دەرێم وزە بەخش بەکارڕاینم من پێش تەمرین سێ دنگە خورما یان پێنج دنگە خورما لەگەر قاوەیەک دەخۆمەوە بەڵام کە دەتەوێت وزە بەخش بەکاربینی بەڕاستی لێرەش پێویستە پرس بە کەسی پسپۆر بکرێت تەنانەت بۆ خواردنەوەی قاوەش پێویست ناکات بەڵێ دەستکردەکان دەرێم وە وزە بەخشەکان لە کەسی ئەوە یاریزانی لە زوانی پیشەگەرەکان کریاتینیش بەکاردێنین لەو حالەتەی لۆی کە کودرێ ئەدایکی باش بکە لە ناو وەرشەکەی خۆیان بابرین سێتە چیان 12 جار دووبارەکردنەوەی 12 تکرارە هەر 12 وەکو خۆی بکە ئەو کریاتینە یارمەتی ئەو دەدەکە لە سێتی لە تکراری دەیەم و 11 و 12 ئەتوو بتانی بە هەمان ئەو بابرێن شێوەیە بڕۆی کە لە تکرار یەکەم و دووەم ڕۆیشتی بەو شێوەیە زۆر چاکە کاک ئاکۆ باسی کریاتینت کرد دەزانین کە کریاتین ئەوەنە بە ئاسانی حل نابێت دواتر لەسەر بچی لامێنێتەوە لەسەر سیەکان ئەمێنێتەوە کێشەی تەندروستیش دروست دەکات ئەبێ یەکێک کریاتین بەکاربێنێت کە بەتەمای بەشداریکردن لە پاڵەوانێتێکی جیهانی مە بۆ کەسێکی ئاسایی ئەتوانین بڵین بەکاری ئەهێنێت یاخود ئیلا و کەسانی کە لە پاڵەوانێتی جیهانەکان وە ئەگەر بەکارهێنرا شێوازی بەکارهێنانەکەی چۆن بێت بەڵێ لێرە کریاتین ئەوانەی کە بەشداری پاڵەوانێتی دەکەن ئەوە
بەکاری دەین بەس کە باسی کەسێکی ئاسایی دەکەین پێویستە زۆر گرنگە پێشەوەی کریاتین بەکاربیینی بچی لە مختبەرێک فاسی کلیت بکەیت باسی بزانانی کلیت تەواوە کاتێک کێشە کلیت هەبوو بەڕاستی پێویستە بەکاری نینی بەڵام ئەگەر کێشە کلیت نەبوو لەو حالەتەی دەتانی بەکاری بینی بەڵام لێرە دووبارە دەینەوە سەر ڕاهێنەرەکەی کەسە پسپۆرەکەی دەبی ڕێژەکە لە بۆ دیاریکە بە جوێری ئامانجی تو ئایا ئامانج چییە دەتەوێت زۆر کەسەیە کاتی نییە زۆر کاتەکەی زۆر کەمە نیو سعاتیان ساعتێک لە ناو هەیە 2 ساعت لە ناو دەڵێن تۆ تا کریاتین بەکارنەهێنی ئەو ماسوولکەیە دەرناکەوێت وایە ئیمانخان پێەکەنێ ینی ئەو بابەتەیەتە بۆی ڕوەکەنەوە کە تا ماسوولکەکان ئەو بەشانی کە ئەتەوێت دەرکەوێت دەرناکەوێت حتا ئەو کریاتی مەسەلەی بابەتی کریاتینی وەکو گوتم بە شێوازێکی زانستی ئەگە لەسەر کریاتینی بخوێنینەوە کریاتین تەنها پێت دەڵێ پێرفۆرمانسەکەت بە جوانی دەکەی ئەدایەکەی ناو تەمرینەکەت بە جوانی دەیکەی ینی کو دەڵێ بێتاقەتنی باشە تکرارەکان بە تەرکیزەوە دەکەی بەو شێوەیە ینی کریاتین شتێک نییە ینی ئێستاندەك شتەیە بابرین لە مێشتی خۆمان کردوانە بزڵ ئەوەی مەزوان خاتویمان تۆ پێکەنینە بۆ هاتکەوتم تا ئەو کریاتینە نەخۆی ئەو ماسوولکەیە دەرناچێت دیارە ئەو خانمانی کە سەردانی لای ئەوەکەن کێشەی ئەوەیان هەیە کە بۆچی زوو ئەو ماسوولکەی کە من ئەمەوێت بەرجەستە ببێت دەرناکەوێت یاخود درەنگ ئەگەینەوە ئامانجەی کە ئەمانەوێت دیارە ئێوە زۆر ڕێنوێنیەوە ناکەن کە خانمان کریاتی بخۆن دەربارەی تاواکەرە خۆراکیەکان دەگەڕێتەوە سەر کەسەکە و ئامانجی کەسەکە مەبەستی چییە؟ یاریزانی وامانەیە جوانی لەش ڕێکی دێ لێرەوە پێویست ناکات تاواکەری خۆراکی بەکاربیێنی خلاص زۆم بە ئایرۆبیکە و تەمارینە هەواییەکانە و دەیکات و دەڕاتە دەێ بەڵام ئەوەی ئامانجی هەیە ئەوەی ئامانجی بتوڵی هەیە ئەوەی ئامانجی پاڵەوانەتی هەیە لێرە ئەوە بەکاری دێنی خۆم یەکم لەوانەیە کە کریاتین بەکارینە بەڵام ئەوە ناگەڕێتە قالبی ئەوەی کە ماسوولکەکانە لۆ بە دەربێخی لەبەرەوەی ماسوولکە بە هیچ کام لە تاواکەرە خۆراکیەکان بە دەرناکەوی ماسوولکە بە وەرزش و بە خۆهیلاکردنەوە بە دەردەکەوی زۆر باشە با بزانم تاچەنە خانمان ڕۆەکەنە ئەو هۆڵەکانی لە شوانی وەکە لە پاڵوانیتەکانە بەشدار بەڵێ ڕاهێنەر زۆر دەور دەبینی لەبەر ئەوەی ئافرەت کاتێک پاڵەوانەتی و ئەو شتانە دێتە بەرگوێی ترسی هەیە بەڵام ئەگەر ڕاهێنەرێک لێ ڕوون کاتەوە ئەو شتەوانیە پاڵەوانەتی ئاسایی ئەوەک پیاوان بەشداری بکە خۆتی خۆت هێزی خۆت بە دەربێخە لێرەوە دوو یاریزانم برد لە بۆ پاڵەوانەتی ئەمن بەخۆ دوو خانم پاڵەوانەتی هێزی لەش بوو دو یاریزانم برد لە هۆڵەکەی خۆمەوە بەو هیوای کە هەر بەردەوام بن کاک ئاکۆ جاپرسیار لە جەنابچەکەم ئەویش سەبارەت بە خواردنەوەی قاوەیان هەر خواردنەوەیکی دیکە بێت کە کەفاینی تیابێت یا وزە بەخشەکان چەندێ پێش چوونە هۆڵەوە ئەبێ بیخوات یا ئایا خواردنەوەی لە ناو هۆڵیش ئاساییە ئەگەر بکرێت بازێکمان هەندێک هەیە حەزەکە بە ساردی بیخوات ئایس بێت چۆن ئەکرێت ئەوە؟ بەڵێ سەبارەت بە قاوەی یان ئەو شتانی کە کافاین تێدایە وەکو چایە بەس قاوە لامیان زیاتر تێدایە وا باشە 20 دقیقە نیو ساعتێک پێش وەرشەکەی بخورێ لە ناو وەرشەکەی ناخورێ ناو وەرشەکە شتیکەمان هەیە بخورێ و بەیانیان ئەگە تو وەرشی بەیانیان تێ زۆر گرینگە بەڕاستی نیو ساعت پێشگەمەی پێش وەرشەکەت قاوەیەک بخۆیان حەسران پێش وەرشەکەت یان ئەگە و قاوە لە کەسێک لە بۆ کەسێک کە دەگۆڕێ ئەنی تەسی ینی کاریگەری کافاینەکەی ناوی لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ ینی یاریزانمان هەیە دەرێمە قاوی دەخۆم دەتانم بژنوم شەوان درەنجیش دەتانم بنوم کە بەڵام زۆربەی ڕێژەی زۆرینە دڵ ناتانم بروم لێ وا پێویستە ئەگەر وەرشی بەیانیان تەبوو یان وەرشی حەسران تەبوو پێش وەرشەکەت بە نیو ساعت دەتانی قاوە زۆر باشە وتم دو پرسا وەڵام پرسیارێکی بۆ ترم بۆ دروست بوو کاگاکۆ فیزیۆتراپی چیمان پێ ئەڵێ سەبارەت بە وەرزشکردن بەیانیان باشە وەرزش بکەین یاخود کاتێکی دیکە کاتی گونجای وەرزشکردن کەیە؟ بەڵێ سێ کاتی زۆر گونجای وەرشمان هەیە چێشتانان کە پێی دەڵێن سعات دەوری دە ئەوانە و حەسران ینی لە بینی جەمەکان و پاش بابرێن نوێژ عیشیان پاش سعات تەکو 2 ساعت پاش ژەمی ئێوارە بەڵام لێرە پێویستە بزانین کامیان باشترە
کامیان باشترە لێرە ئامانجی کەسەکە هۆڵ دەور دەبینی لە کاتی وەرشەکەی بۆ نمونە ئەم بمێ کێش خۆم دابەزێنم پێش نانی بەیانیشت وەرش دەکەم لۆ چونکە لەو کاتەی ئەمن کالۆریکی زیاتر دەستێنم گەرمۆکەی زیاتر دەستێنم ئەوەی بێ ماسوولکە دروستکەکەی ئەوەی بیوێ ماسوولکە دروستکە دەستانی چێشتانان یان حەسران یان ئێواران وەرشەکەی خۆی بکە هیچ کێشەی نییە زۆر باشە. دەستەکانتان خۆش بێ هەردوو میوانی پرۆگرامی بەیانی 24 ئیمان هەواڵ و ئاکۆ مستەفا ئەم بەیانیە میوانی ئێمە بوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ هیوایەکە بینەرانمان سوودی تەواویان لە ڕێنمایەکانی ئێوە وەرگرت سپاس زۆر سپاس بێوە. دێنەوە سەر بابەتێکی هونەری دیکە کە لە سلێمانی هونەرمەندی شێوەکار ناشاد پێشنگایەکی شێوەکاری کردوتەوە پێشنگاکەی هونەرمەندەکە زۆر جیاوازە لەوانی ڕابردوو بە جۆرێک لە تابلۆکانیا خەم و ئازارەکانی کەسەکە ئازارەکانی خۆی و کۆمەڵگای نمایش کردووە لە تابلۆکانی خۆیان بینەریە بێ. ئاشتی و ئاوەدانی لەگەڵ جەنگ و ناخۆشیەکان بە شاکاری هونەری نەخشێنراون ئەو جیاواز لە هونەرمەندانی دیکە شاکاری هونەری دەکێشێت دەست و پەنجەی ناشاد و کارە هونەریەکانی لای هەمووان ئاشنایە ئەو جیاواز بیر دەکاتەوە و جیاوازیش کاری هونەری دەکات بە جۆرێک لەگەڵ وردبوونەوە لە کارەکانی ئەو هەستەت لا دروست دەبێت هونەر دەتوانێت گزارشت لە زۆر ناڕەحەتی و خۆشی ژیان بکات. ئامانجی من لەکردنەوەی ئەم پێشەنگایە ئەمە بوو کە باسی کەلاوەکان و چەرمەسەری خۆم و ئەم سەر و ڕاکە و هەمووی کەم بە تەحبلۆ ئاواتێکی کشمەوە بوو کە جارێککە ئەو دێ جوانانە ببینمەوانێ کە کاتی ئێمە گەڕاینەوە ئەم کاتە دێ هەمووی وێران بووە بۆ بە باخ. هونەر بۆ هونەرمەندان چێژی تایبەتی هەیە ئەو حەزە ژوا دەکات کە لە کاتی کردنەوەی پێشانگای هاوشێوە بەشێک لە هاوڵاتیان لە شاکارە هونەریەکان ورد ببنەوە و بە دوای پەیامی پشت کارە هونەریەکەدا بگەڕێن. تابلۆکانی هەمە ڕەنگە هەیە کۆمێدیە هەیە نیشتیمانیە هەتاوەکو بەشێکی دروست کردەوە بۆ بێگانیەکان بۆوانەوە چونکە لە تعبیر و تێڕوانینی خۆیانین لەسەر تابلۆکان. تابلۆکانی زۆری هاو نیشتمانی تابلۆکانی هەریەکەی بۆ خۆی قساکە یعنی هەریەکەی بۆ خۆی قساکە هەریەکەی ئەبێ خوێنەوەی بۆ بکەیت. ناشادی هونەرمەند بۆ ئەم پێشانگایەی 155 تابلۆی نمایش کردووە و لە ڕابردووشدا زیاد لە 100 پێشانگای تایبەت و هاوبەشی کردوێتەوە کە بەشێکیان لە دەرەوەی وڵات بوون. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. زۆرنەوە قوتابیانەی کە پشووی هاوینیان کردۆتە دەرفەتێک بۆ پەرەپێدان بە توانە و ئارەزووکانێ و قوتابی قۆناغی هەشتی بنەڕەتی کە ناوی زوینە تەمەنی 13 ساڵە لە پشووی هاویندا توانیوێتی خۆی فێری ڕستن و چنین بکات بۆ ناساندنی کار و بەرهەمەکانیشی پیجێکی ئۆنلاینی دروست کردووە و زۆرێک لە بەرهەمەکانیشی بەڕەنگی جیاواز و ڕەنگاوڕەنگ دروست دەکات تاوەکو هاوتەمەنەکانی خۆی بتوانن زیاتر بەکاری بهێن. ناوم زیوینە و تەمەنم 13 ساڵە و لە پۆلی هەشتم. نزیکەی 3 مانە خەریکی ئەم کارم خەریکی چنین و متوموروم و لەبەر ئەوەی بۆیە ئەم کارشم کرد لەبەرەوەی ئەم هاانە هیچ کارێکم نەبوو بیکەم ئیتر دەستم کرد بە متومور و چنین. لە پشووی هاویندا من خەریکی یاری باسکە بووم و لە لاشەوە هەر خەریکی متومور و چنین بووم سوودم زۆر لەمە بینی و کاتەکانم بەمە تەرخان کرد. لە ئێستا خەریکی چنینی مەدالیای مۆبایل و مەدالیای ئاسایی و مەدالیای عینەک و ملوانکە و بازن و شتی جۆرا و جۆر ویستم ئەم هاینەم بە شتێکی بەسوود ببەمە سەر و شتێکی نوێ تاقی بکەمەوە.
بۆ کارەکانم پێیجێکم داناوە و کارەکانم زیاتر ڕەنی زەق و ڕەناڕەنی تێدا بەکارهێنرا بۆ کەسانی تەمەنی خۆمیان مناڵتریان هەیە گەورەتر. گەنجێکی دانیشتوی قەزای شارە زوور لە ڕێگەی هونەری سترینگ ئارتەوە وێنەی کەساتە دیارەکانی کوردستانە دەنەخشێنێ. ئەو با بڵێن زیاتر بەلای خودیای ئەو کارەوە هەیە و چەند ساڵێکە سەرقاڵی ئەو کارەیە و دەڵێت کە دەمەوێت لەو ڕێگەیەوە هەوڵ و ماندووبوونی ئەو کەسایەتیانە بەرز بنرخێنم بەنیازم کارەکەشم زیاتر پەرەی پێ بدەم و بیناسێنم تا ببێتە سەرچاوێکی بژێوی ژیان. خێراتنی سەرجەم و میوان و هونەرمەندان و کەسایەتیەکان دەکەین. ئەم کارەی من هونەری سترینگ ئارتە. هونەری سترینگ ئارت دیارە هونەرێکی تازەیە لە جیهانە لە تەواوی جیهانەوە کوردستانی خۆشمان بێبەش نییە لە هونەرە و من ستایلی ئەم هونەرە هونەری پۆترێتە کە پێکاتوە لە پازنەیەک بزمار بە دەزوو ڕسمەکان ئەکێشی بە دەزوو تابلۆکەی لەسەر ئەنەخشێنی و پێکاتی ئەم تابلۆیانە بەس تەنها تەختە و بزمار و دەزووە و منیش ئەم بیرۆکەیم لەوە بۆ هات کە وەکو وەفایەک بۆ ئەو کەسایەتیانە کە خزمەتی کوردستانیان کردو کوردستانێک گەیاندوێتە ئێمڕۆ حەزم کرد لە بوارەکەی هونەرەکەی خۆمە چەند تابلۆیەکیان پێشکەش کەم ئینشاءڵڵا ئەم نیشانەی منیش بەردەوام ئەبێ وەکو بەردەوامی بەپێی توانای خۆم چەند مانگجارێک کە بتوانم ئەم تابلۆیانە دروستەکەم بۆ کۆمەڵێتی کەسایەتی هونەرمەندی کوردستان کە خزمەتیان کرد و لە بۆنەیەکی ئاوا خۆشا پێشکەشیانەکەین. تەنها تا شەشی دواناوەندیم خوێندووە وەکو خوێندن هیچ لە ئەکادیمی نیم لە بوارەکە بەڵام حەز و خولیای خۆمە کە حەزم لە ئیشی هونەریە هونەر بەگشتی بە هەموو بوارەکانیەوە بە تایبەتی سترینگ ئارت. ئەم تابلوانەی من ماوەی 4 بۆ 5 ڕۆژ ئیشکردنی پێویستە کە تێکڕای سەعاتەکان بخەینە سەریەک تابلۆکان کەمترین کار 16 سەعات ئیشکردنیەوێ. زۆر 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 سوپاسی کاکمایر و کاک فەریدون کەم کە بەڕاستی ئەوان پاڵپشتێکی زۆر زۆر باشی منیان کرد. ئەم تابلۆیە بەڕاستی کارێکی زۆر جوانە کارێکی زۆر وردا زۆر ماندوو بووە پێوەی هیوادارم سەرکەوتوو بێ هیوادارم کۆڵ نەیە هەر بەردەوام بێ و هەر ئەم پیشەیە پەرەی پێ بدا و زیاتر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە زۆر سوپاسیەکەم. ماوەیەک دەبێت کە خەڵکی زۆر ڕویان کردوتەوەی کە لە ماڵەکانیان ئەو جۆرە ئاژەڵانە بەخێو بکەن کە ماڵی ئەبن یاخود ماڵین و تەنانەت کە ئەچن بۆ سەفەر و یاخود بۆ شوێنێک گەشت دەکەن دڵیان لەلای ئەو ئاژەڵانە ئەبێت. بەڵام لە هەولێر ئێستا هۆتێلێکی تایبەت بە سەگ و پشیلەکان کراوەتەوە هەموو کەسانەی کە بۆ ماوەیەکی کاتی سەفەر ئەکەن سەگ و پشیلەکانیان دەتوانن ببەنە ئەوێ لەوێ خزمەتێکی تەواویان بۆ دەکرێت وەکو شۆردن و پێدانی خواردن و خەوتنێکی باش و یاریکردن و ژووری تایبەت بە خۆشیان ئەبێت یاخود ژووری تایبەت بە سەگەکان بە جیایە ژووری تایبەت بە پشیلەکانیش ئامادە کراوە. خاوەنی ئەو شوێنە دەڵێت کە لەبەر بێکاری و خۆشویستنی ئاژەڵان هەساو ئەم کاری کردووە و ئەم کاری هەڵبژاردووە و ئێستاش دەڵێت کە کارەکەم زۆر بەباشی دەڕوات. Russia. شوي 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 شوي. Russia. I am Amal Amro. I'm originally from Palestine. من ناوم ئەمەل ئەمرۆیە بە ئەسڵ خەڵکی فەلەستینم. نزیکەی 8 ساڵ دەبێت لە کوردستان دەژیم. هاوسەرەکەم عەلی لەگەڵ من کار دەکات. ئێمە دەستمان بەو کارە کرد پاش کۆڕۆنا.
ئێمە هیچ کارێکمان نەدۆزیەوە لێرە لەبەرەوەش کە ئێمە ئاژەڵمان خۆش دەوێت و چەندین کارم بۆ ئاژەڵانی سەرشەقام کردووە وەکو خۆبەخشێک. پاشان ئێمە و بیرۆکەیەمان بۆ هات کە شوێنێکی گەورەکردن و بەخێوکردنی ئاژەڵان بکەینەوە. چونکە خۆشم هەر ئاژەڵم هەبووە کاتێک گەشتم کردووە نەمزانیوە چی لێ بکەم. بۆیە بڕیارمدا شوێنێکی گونجاو و پارێزراو بۆ ئاژەڵان بکەمەوە. بۆ ئەو کەسانەی بۆ ماوەیەکی کاتیکا گەشت دەکەن سەگ و پشیلەکانیان دەهێنن بۆ ئێرە وەکو هۆتێلێک وایە بۆ سەگ و پشیلەکان. Do daily routine, which is letting the dogs out. We have big garden out, so we let them out. ئێمە چی دەکەین ڕۆژانە لە هۆتێلی سەگ و پشیلەکان؟ ڕۆتینی ڕۆژانەمان هەیە و بەیانیان سەگەکان دەبینە دەرەوە بەر لەوەی خۆرەکە زۆر گەرم بێت بۆ ماوەی سەعاتێک یاری دەکەن. ژوورەکانیان بۆ پاک دەکەینەوە چونکە ئەوان بە درێژایی ڕۆژەکە لێرە دەمێنەوە و پێویستە پاک بکرێنەوە. پاشان ئاوی سروشتی و خواردنیان بۆ دادەنین. دەبێت خواردنەکانیان خواردنی وشک بن ئەوە باشترینە بۆ ئەوان. چونکە منە و خواردنەی بە ئەوان دەدەم هەمان ئەو شتانەیە کە بە ئاژەڵەکانی خۆمی دەدەم. Put fresh water and fresh food. We only use the dry food, which is the best for dogs and cats. I do it for my dog, myself, my cat. ڕۆتینی ڕۆژانە لێرە دەیانشۆن و قژیان بۆ دادەهێنین و نینۆکیان دەکەین. یعنی لێرە زۆر خزمەتیان دەکەین و ئاگاداریانین. ئامانجمان تەنیا ئەوەیە دابینکردنی باشترین خزمەت و ناساندنی ئەو پەروەردەیەیە بۆ خەڵکێکی زۆر لە کوردستان بە بەردەوامی. تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی ئاژەڵەکانیان خۆش بێت و ڕێزی بگرن. پێویستە و کولتورە زیاتر بەرەو پێش بچێت چونکە ئاژەڵەکانی ژوەکو مرۆڤەکان پێویستیان بە گرنگیدان و پێویستیان بە خۆشەویستی هەیە. گەرما وشکە ساڵی و جەنگ ئەمان هەمویان دەستیان داوەتە دەستی یەکتری کە لە ئۆکرانیا کاریگەریان هەبێت لەسەر کەمبوونەوەی بەرهەمی پەنیری خۆماڵی کە لە ئۆکرانیا بەرهەمهاتوسە لە فەڕەنسا کەم بۆتەوە. یەکێک لە بەناوبانگترین پەنیرەکانی جیهان بە ناوی غۆبلۆشنە کە لە داوێنی چیای ئاڵت بەدەستی جوتیارانی ناوچەکە بەرهەم دەهێنرێت و خواستێکی زۆری لەسرە. بەڵام ئێستا جوتیاران توانای دابینکردنی ئەو خواستە زۆرەی پەنیری خۆماڵیان نییە چونکە شیری مانگاکان کەمی کردووە کوالەتی شیرەکەش داڵەسی. ناوچەی ئۆتساڤوای فەڕەنسا لە داوێنی چای ئەڵب بە پەنیرە بە نرخ و بە تامەکانی بەناوبانگە بەڵام وشکە ساڵی هەڕەشە لەم بەرهەمە دەکات. سیۆ هەستی کردووە مانگاکانی وەکو جاران شیر نادەن و تەنانەت کوالێتی شیرەکەشیان دابەزیوە. ئەو گژوگیایەکە بەرز بۆتەوە هەمووی وشک و زەرد هەڵگەڕاوە بۆیە مانگەکان نایخۆن. گژوگیا سەوزەکە باشە بەڵام هەم کەمە و هەم کوالێتەکەی ئەوەندە باش نییە چونکە خاکەکەمان ئاوی زۆری پێناگات بۆ گەشەی گژوگیاکە. لەم ناوچەیەدا حەوت جۆرە پەنیری بەناوبانگی جیهان بەرهەم دەیەندرێت کە هەرە بەناوبانگەکەیان پەنیری غۆبلۆشۆنە و خواستێکی زۆری لەسرە ئەمەش لە جیاتیەوەی بەرەمێنەران دڵخۆش بکات تەنگاوی کردوون. خراپترین شت ئەوەیە لەم کاتەی ساڵدا کە خواست زۆرە و زۆر گەشتار لە ناوچەکەدا هەن ئێمە ناتوانین پەنیری غۆبلۆشۆن بە هەمویان بفرۆشین چونکە پەنیرەکە نامێنێت و بەشیان ناکات. لە هەر 4 لتر شیر نزیکەی 9 کیلۆ پەنیری غۆبلۆشۆن دروست دەکرێت بەڵام ئێستا هەر مانگایەک بە تێکرا 4 لتر کەمتر لە جاران شیری هەیە. تێچووی بەرزی خۆراک و کارەبا و گاز لە کێڵگەکانی بەخێوکردنی مانگادا بەرەمێنەرانی پەنیری خۆماڵی نیگەران کردووە. جگە لە وشکە ساڵی جەنگی ئۆکرانیاش کاریگەری لەسەر پیشە و داهاتیان هەبووە.
Il est vrai qu'actuellement, quand on compare à la semaine, on est moins 15%. نرخی بەرهەمەکانی ناوچەکە بەرز بۆتەوە بە تایبەتی دوای قەیرانی ئۆکرانیا چونکە تێچۆکانمان زۆر زیادی کردووە بە بۆچوونی من بۆ قەرەبووکردنەوەی زیانی وشکە ساڵی ڕەنگە نرخەکان تەنانەت بە ڕێژەی 5 تاوەکو 8 بەرزتر ببنەوە. پیشەسازی بەرەمێنانی پەنیری خۆماڵی لە توای ئاڵب هەرچەندە هێشتاش وەک پیشەیەکی خێزانی تەماشا دەکرێت بەڵام لە ناوخۆ دەرەوەشدا بازارێکی گەرمی هەیە. بەو هیوایی کە بەیانە لەگەڵ ئێوە کاتێکی خۆشمان بەسەر بردووە ئێمە بۆ هیوای ئێوەش بە هەمان شێوە کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر برد بێت وەسووتان لە پرۆگرامی ئەمڕۆمان وەرگرت بێت تا بەیەگەشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتانە سپێرم ماڵاوە خواتان نەکە.